بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. سرتا لخواي پروردگار داواکارم کە بە گەورەی و عەزەمەتی خۆی عاقبەتی هەموو لایەکمان خێرکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن و داهاتوومان لە ڕابردوومان باشتر و چاکتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. هەمومان ئەوەی کە دەیکەین، ئەوەی کە هەوڵی بۆ دەدەین، ڕەبتی کەینەوە بەخوای پەروەردگارەوە تەبارەک و تەعالا. ئەگەر ئینسان مەهما پلە و پایی بەرز بێ، لە هەر قۆناغ و مەرحەلەیەکدا بێ، ڕەبتی خۆی لەگەڵ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ساغ و سەلیم و بێ خڵتە و ئەوە نەکاتن، هەر کار و کردەوەیەکی دەیکاتن لێی سوودمەند نابێت. لەبەرەوەش تەماشەکەن لە تاریخی بەشەریەتدا ئەوانەی کە خوایان نەناسیوە، ئەوانەی کە خوا ناسی ڕاستەقینە نەبوون، بە چوارچێوەی دەور و بەرژەوەندیەکانی خۆیاندا جوڵاون، یعنی وێڵی بەدەستهێنانی بەرژەوەندیەکانی شەخسی خۆیان بوون. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هیچ کەلیمەیەک لە قورئان بەبێ حکمت باسی نەکردووە بۆمان. کاتێک کە ساحیرەکانی فیرعەون پێشەوەی کە خوا بناسە، کە بانجیان دەکا بۆی کە بەگژ موسایانەوەنێ عەلەیهی سەڵات وەسەلام، بۆی لە پێش چاوی خەڵکی موسا ببەزێنن عەلەیهی سەڵات وەسەلام، داوای چ دەکەنەوە؟ ئەئینە لەنا لەئەجڕەن ئین کونا نەحن الغالیبین. ئەها، داوای پاداش دەکەن. ئەگەر موسامان بۆ بەزاندی پاداشمان دەدەیەوە، بەڵێ لە مەجلیسی خۆم نزیکتان دەکەمەوە، ڕازینە، مەمنونی خوا. ئێسچێک بەرماوەیەک شتێکیان بەردەکەوێتن، بەڵام کاتێک کە ئیمان دەچێتە ناو دڵ و دەرونیان، کاتێک کە خوا دەناسن، هەمان ئەو فیرعەونەی کە لێی دەپارانەوە پاداشتێکمان هەیە لای تۆ ئەگەر ئێمە سەرکەوتین بەسەر موسادا عەلەیهی سەڵات وەسەلام، کاتێک کە ئیمان دێنن هەڕەشەیان لێ دەکات. لە چی؟ ناڵێ لە مەجلیسی خۆم دوورتان دەکەمەوە، دەڵێ دەستان دەبڕم، قاچتان دەبڕم، هەڵتان دەواسم. وەڵامیان چییە؟ دەپاڕێنەوە، نا ئەقضی ما ئەنتە قاض، هەرچی پێت دەکرێ بیکە. لە شوێنێک دەفەرمێ لا ضەیر، ئەمە زەرەرمەند نین، قازانجمان کردووە لە معاملە لەگەڵ خوا تەبارەک و تەعالا. فەقضی ما ئەنتە قاض ئینەما تەقضی هذه الحیاة الدنیا. هەرچی لە دەستت دێبی کە و دنیا کۆتایی دێ. خۆ زاڵم و ستەمکار نامێنەوە لە دنیا خەڵکی مەزلوم و ستەملێکرا و بڕوات و خوا حافیزی بکە، هەردووچیان دەڕۆن. بەڵام لەوێن دەرێ مەزلوم و ستەملێکراوەکان یەخەی زاڵم و ستەمکاران دەگرن، هەمیان پێدەجێڕنەوە، هەمیان پێ قەرەبۆ دەکەنەوە. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم، وەڵڵاهی تاکو ئێمە ئەو دڵانەمان بەخواوە ڕەبط نەکەین، هەموو کار و کردەوەکانمان خاڵسن بۆ خوا نەبێ، چاوەڕێی نەسرەت نەکەی. لەبەرەوە خوای پەروەردگار دەفەرمێ الذین ئین مەکەناهم فی الأرض ئەقاموا الصلاة وآتوا الزكاة وأمروا بالمعروف ونهوا عن المنكر ولله عاقبة الأمور. جالێران پێ خۆشە بەس هەروەسە لەسەر یەکەم خاڵ بکەم. ئەزانی عولەما چ دەفەرمون؟ الذین ئین مەکەناهم فی الأرض ئەقاموا الصلاة، دەفەرمون ئیقامەی سەڵات لە مزگەوتێ دانیە، لە دەرێ مزگەوتێ. ئیقامەی سەڵات لە دەرەوەی مزگەوتە. سیاسەتکردنەکەت سیاسەتکردنێکی موسڵمانانە بێتن، تیجارەتکردنەکەت تیجارەتێکی موسڵمانانە بێ، ڕەفاقەتکردنەکەت ڕەفاقەتکردنێکی موسڵمانانە بێ، شەڕ و جیهاد و ڕوبەڕووبوونەوەت موسڵمانانە بێ، ئاشتیت موسڵمانانە بێ، هەموو هەڵسوکەوتێکت موسڵمانانە بێ. هەڵقوڵاوی ئەو ئاەتەی بێتن ئین الصلاة تەنها عن الفەحشاء والمنکر. لە دەرەوە بی مسلمانێکی ڕاستەقینەت بەرجەستە کرده بێتن، نەک کابرا بڵێ وەڵڵاهی کوڕی ناگات لێبی فڵان کەس لە سەفی پێشەوە ڕاوەستاوە بەڵام قۆڵ بڕە، معاملەی دروست نییە، سوێن بە درۆ دەخواتن، خیانەت دەکاتن، غەش دەکاتن بەداخەوە. خوازیارم ئەو معنایە لە خۆمان بینی نەدی و تەماشەشکن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە ئاخر قسەم بێ چۆن
هاوڵانی پەروەردە کرد بوو لەسەر ئەو مەعنا و مەدلولە خەڵکی پەروەردە کرد بوو بۆ خۆی ڕەبتی نەکردبوون بەخوایەوە ڕەبت کردبوو کاتێک کە پێغەمبەر وفات دەکا عەلەیهی سەڵات وسەلام ناخۆشترین کات بوو لە مەدینەی ڕۆژی وا ناخۆش لە مەدینەی نەبوو و نایێتەوە ئەسحاب دەفەرمون خۆشترین ڕۆژمان ئەو ڕۆژە بوو کە پێغەمبەر هاتە مەدینەی عەلەیهی سەڵات وسەلام هەموو دنیامان لێ ڕووناک بووە بەڵام کە وفاتی کرد ناخۆشترین ڕۆژ بوو پیاوێک وەکو عومەری کوڕی خەتاب تووشی سەدمە دەبێتن دەفەرمێ هەر کەسێک بڵێتن محەممەد مردووە بەو شمشێرەی لە ملی دەدا خەڵکەکەی لێ کۆبۆتەوە هەر یەکە و قسەیەک دەکاتن ئەبوو بەکری سدیق پیاوی ڕۆژە تنگانەکان دەڵێ عومەر دانیشە دانانیشی بە قسەی ناکاتن دێتە سەر میحراب وتار دەدا بۆ خەڵکی ئەیوهە الناس ئەی خەڵکینە ئەو ئاەتە دەخوێنێتەوە وما محەممەد إلا رسول قد خلت من قبله الرسل أفإن مات أو قتل انقلبتم على أعقابكم ومن ينقلب على عقبيه فلن يضر الله شيئا حتى آخر آياتك إمام عمر دفرمي والله كجوم لو آياتي ومزاني تازا وآيات نازل وبسر إمامي أبو بكر رضا ورحمته قال دفرمي من كوت مخواره وخم بيران جيرا أو قصيد زواني كر فرمي أيها الناس أي خلشينا من كان يعبد محمدا فإن محمدا قد مات توا أويك محمد برز بمحمد بربرو نمارو إشمان بينا ماو ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت أويك خوا برستا خواي پروردگار سرتاينه بو كوتايشي نابه نامريتن أو خواي هر وجودي وهر وجودي شي دبيتن هر حي خواي پروردگار تبارك وتعالى كواتا خۆشەویستانی خۆم زوڵم وستەم مەهما زۆر بێ زاڵم وستەمکاران مەهما دەسەڵاتیان زۆر بێ دەسەڵاتی خوا گەورەترە خوای گەورە بەدەسەڵاتترە خوای گەورە قەدیرە خوای گەورە بە کون فەیەکونێک وەزەکەی دەگۆڕیت بەڵام بە شەرتێک ئێمە پیاوی پیاوی مەبەستم نێرەوەزی نییە من المؤمنين رجال أو رجال بين براستيك قروا ببينوا أو رجال بين كخواي پروردگار تبارك وتعالى قوانين كون من بو دسكاري بكاتن أو رجال بين كشانازي بمسلمانيتيو بدينداريو بإسلامتي بوني خومان وبكي خوا حيفني كابرا شانازي بروتو قوتي وخوي بكا وكل زنابي ماوزا فرموي کابرا شانازی بە ئەلمانیەتی خۆی وە بکە کابرا شانازی بە شەروار پیسی خۆی وە بکە کابرا شانازی بە بێبەند و باوبووی خۆ بکە ئەمە شەرم بکەین شانازی بە موسڵمانێتی خۆمانەوە بکەین خوای گەورە عاقیبەتمان خێر کاتن و ڕوومان لە خێر کاتن و خوای پەروەردگار خەشیەت و خەوفی خۆی لە دڵماندا جێگیر کاتن و خوای پەروەردگار ئیسلاحی زوڕیەتیشمان بکە والسلام عليكم ورحمة الله وبركاته